وەی بەڕاستی ئەوەی کە گرنگ بوو بەلایەمەوە کاکە ژیرۆیەکە کولۆ خوێندکارانەی کە لەماوەی ئەم 3 ساڵە یەک کێشەی نەبووە لەگەڵم، ینی نەدڵی خوێندکارێکی عاجز کردووە، نەدڵی مامۆستایەکی عاجز کردووە، ئەرکەکانی خۆی بە جوانی جێبەجێ کردووە و مرۆڤێکی ڕۆخۆش بووە، مرۆڤێکی پڕمەشاعر بووە. ینی دایمن کە ئینسان کە لە دوورەوە سەیرەکە یەکسەر زانیم کەسە بە مەشاعرە، ینی کەسێک نییە مەسەلەن خوا نەخواستە فێڵباز بێ یاخود سیاسی بێ یا بچێتە ناو پرۆسەیەکی سیاسیەوە. خۆی ئەمە لەم جۆرە خوێندکارەمان پێویستە، ینی خوێندکارێک بێت کە بەڕاستی نمونەی خوێندکار بێت و ڕێزی مامۆستا بگرێت. لەو خوێندکارانەمان بەڕاستی ئەمە زۆر بەداخین کە زۆر سپاسانەکەین بۆ ئامادەبوونتان لێرە. ئێمە وەک خوێندکارانی زانکۆی گەرمیان ئەمڕۆکە بکوبوونێتەوە لێرە وەکو ڕێز وەفایەک بۆ هاوڕێی کۆچکردومان، بۆ هاوڕێی عزیزمان کاکە ژیرۆی عزیز کە بەداخەوە هەفتەی ڕابردوو ڕۆژی سێشەمە لە بەردەم نەخۆشخانەی شارە بە ڕووداوێکی دڵتەزێن کۆچی دوایی کرد. ئێمە لێرە هاتوین وەکو ڕێز وەفایەک وەکو دڵسۆزێک بۆ ئەو هاوڕێی عزیزمانەوە هاوڕێی خۆشەویستەمان ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە و پرسەیەک و ماتەمینێکی بۆ سازە دەین. بەداخەوە هەفتەی ڕابردوو کاکە ژیرۆی عزیز و هاوڕێی نزیکمان بە ڕووداوێکی دڵتەزێن لە بەرامبەر نەخۆشخانەی شارە کۆچی دوایی کرد. کاکە ژیرۆ تقریبی ئەتوانم بڵێم 3 ساڵی ڕابردوو هەر لە کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان لەگەڵ خۆمان ناخوێندوێتی هاوڕێ و عزیز و نزیک و هاوپۆلمان بووە. زۆر بڵێ یاخود کەم زۆربەی ئەم خوێندکارانە هەمیان ئەیناسن و ئەزان کە ئەم کوڕە بەڕێزە چۆن کوڕێک بووە کە بە هەمیشە بە هێمای سۆز و وەفا و خۆشی و شادی ناسراوە و بەداخەوە لە ڕۆژی سێشەمەدا یەکێک لە بزنگە نوێیەکانی داهاتوویە وڵاتە ماڵ ئاوایی لێمان کرد.